پێویستە سیاسەتمەدار نمونەیی بێت. ئەمە قسەی یەکێک لەو خۆپیشاندەرانە بوو کە پێیوتم. ئێرە گۆڕەپانی ڕیپوبلیکە لە ناوەڕاستی پاریس. لێرەدا ژمارەیەک هاوڵاتی دژ بە گەندەڵی کاندیدانی سەرۆکایەتی کۆماری فەڕەنسا کۆبوونەتەوە. ڕۆژنامەیەکی فەڕەنسی گەندەڵی یەکێک لە کاندیدە بەهێزەکانی سەرۆکایەتی فەڕەنسای بڵاو کردەوە. بە گوێرەی ڕۆژنامەکە فرۆنسوا فیۆ کاندیدی پارتی کۆماری کە پارتێکی ڕاستڕەوە لەو کاتەی پەرلەمانتار بووە لە ساڵی 2005 تا 2007 هاوژینەکەی خۆی بە سکرتێری خۆی دامەزراندووە بەبێ ئەوەی هاوژینەکەی دەوام بکات. هاوژینی ئەو پەرلەمانتارە بڕی 930,000 یۆرۆی وەکو موچەی بندیوار پێدراوە. ئەمەش ناڕەزایی زۆری لە ناو کۆمەلگای فەڕەنسیدا بەدوای خۆی داهێناوە. ئێمە هاتوین خۆپیشاندان دژ بۆ کاندیداناکەن کە گەندەڵن و وازانن ئەوان لە سەروی یاساون. ئەمە ڕاست نییە و هەمووان لە بەردەم یاسادا یەکسانین. من وەک دەنگدەرێک ناتوانم متمانە بە کاندیدێ بکەم کە پاک نییە. پێم وایە ئەم هەڵبژاردنە کاندیدی بەهێز و پاکی تێدا نییە. تا ئێستا دۆسیەی گەندەڵی دوانیان کە فیۆ و مارین لۆپێنن ئاشکرا بووە. دوای ئاشکرابوونی گەندەڵیەکانی فیۆ، ئەو کاندیدە کە پێشتر لە ڕاپرسیەکاندا لە پلەی دووەمدا بوو بۆ پلەی سێم دابەزی و داواکاری گشتی پاریسیش دۆسیەی تایبەت بە گەندەڵیەکەی کردووەتەوە. من کەناڵێکی یوتیوبم هەیە و زیاتر هەواڵ بڵاو دەکەمەوە. هاتووم ڕووماڵی خۆپیشاندانەکە بکەم تا بۆ هاوڵاتیانی ڕوون بکەمەوە کە سیاسەت چۆن لە فەڕەنسا بەڕێوە دەچێت و لایەنە شاراوەکانی دەربخەم. لەلایەکی دیکەوە ڕۆژنامەیەک ئەوەی بڵاو کردەوە کە مارین لۆپێن کاندیدی پارتی بەرەی نیشتیمانی ئەو پەڕی ڕاستڕەویش کە لە هەمان کاتدا ئەندامی پەرلەمانی ئەوروپایە و کاندیدە بۆ سەرۆکایەتی کۆماری فەڕەنسا یەکێک لە پاسەوانەکانی بە بندیوار بە ناونیشانی یاریدەدەری تایبەتی خۆی لە پەرلەمانی ئەوروپا دامەزراندووە. بۆیە خۆپیشاندەران داوای کشانەوە و دادگاییکردنی ئەو کاندیدانە دەکەن کە دۆسیەی گەندەڵیان لەسەر ئاشکرا کراوە. هاتوون تا ناڕەزیبوونی خۆم نیشان بدەم دژ بە گەندەڵی کاندیدەکانی سەرۆکایەتی کۆمار. ئەم خۆپیشاندانە تەنیا دژ بە فرۆنسۆ فیۆ نییە کە کاندیدی ڕاستەکانە، بەڵکو دژ بە گەندەڵی بەشێکە لە کاندیدە چەپەکانیش. هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆماری فەڕەنسا 5 ساڵ جارێک ئەنجام دەدرێت. ئەم ساڵ لە خولی یەکەمدا کە 23 نیسان ئەنجام دەدرێت 7 کاندید ڕکابەری یەکتر دەکەن و ئەو دوو کاندیدەی کە دەنجی یەکەم و دووەم دەهێنن دەچنە خولی دووەمەوە کە بڕیارە 27 ئایار ئەنجام بدرێت. هەڵگورد سەمەد NRT پاریس.